مەبەستە لەسەر کاریگەری ڕووناکیەکەین لە دیزانی ناو دەروی بینا و باڵەخانەکان بە شێوازێکی گشتی. ڕەنگە زۆر کات ئێمە لە ناو ماڵەکانی خۆشمانە گرنگیەکی زۆر بە ڕووناکی بین، یاخود ڕەنگە زۆر کات بمانەوێ ئەو شوێنەی کە بابەتێکی جوانمان تیاداناوە بۆ ئەوەی کە جوانتر دەرکەوێ ڕووناکیەکی بۆ دانین. بۆیە ئەمڕۆ باز لە کاریگەری ڕووناکیەکەین لە جوان دەرخستنی دیزانی بینا و باڵەخانەکان، هەروە باز لە جۆرەکانی ڕووناکیەکەین بە پێی شوێنەکان چ جۆرە ڕووناکیە گونجاوە کە داینین. ئەم بابەتانە تا چەند پەیوەندی هەیە بە دیزاین و بە ئەندازیاری تەلارسازی و بیناسازی بە شێوازێکی گشتی. بۆی کە لەسەر ئەم بابەتانە گفتوگۆ بکەین ئێستا زۆر بە خۆشحاڵی میوانداری بەڕێز ڕێژەن عوسمانمان کردووە کە بەڕێزیان ئەندازیاری تەلارسازین. کاک ڕێژەن سڵاو لێ بێ و بەیانی باش بێ. بەیانی ئەوەش باش. زۆر سپاس بەیانی بینەرەکانی کورسات باش. زۆر سپاس بۆ تۆ. کاک ڕێژەن دەستپێکی گفتوگۆکانمان با لە خودی ڕووناکیەوە دەست پێ بکەین. لە کاتێکا کەسێکە بینا و باڵەخانەیەک دروستەکات تا چەند گرنگە گرنگی تاوبات بە ئەو ڕووناکیانی کە پێویستە بۆ بینا و باڵەخانەیە. زۆر سپاس. بەڵێ یەکێک لە فاکتەرە ڕئیسیەکانی دیزاین بریتیە لە لایتین واتە ڕووناکردنەوەی بینا و باڵەخانەکان. ئەگەر ئێمە بە شێوەیەکی کورت پێناسی لایتین بکەین، یعنی بۆ تێگەشتنی عام ئاسان بێ، ئەوەیە کە ئێمە مەسەلەن بینایەک یان هەیکەلی بینایەک دروست دەکەین پێویستمان بۆیە ڕووناکی بکەینەوە بە هەر شێوەیەک لە شێوەکان بۆی جوانیەکانی شوێنەکە دەربکەوێت و هەروەها بۆ ئیشکردن ئەو شوێنەی کە ئیشی تیاکەین بە تاکید پێویستمان بە ڕووناکیە بێ. اینجا ڕووناکیەکانیش چەند جۆرێکی جیاوازی هەیە. یەکێک لە ڕووناکیەکان بۆ نمونە ناتچورەڵ لایتەواتە ڕووناکی سروشتیە، ئەوەی کە لە خۆرەوە دەسمانەکەوێ بەدەر لەوە مەسەلەن تا خۆرمان هەبێت، دواتر کە بەدیلی خۆرمان نەما پێویستمان بە ئارتیفیشەڵ لایتەواتە ڕووناکی دەستکرد کە ئەمانەش بە پێی شوێنەکان بە پێی فەنکشنی بیناکان وەکو باسم کرد بە پێی جۆری بیناکان چ جۆرە بینایەکە مەسەلەن چی ئیشێکی تیاکرێ بیناکە، مەسەلەن بینای حکومیە، بینای خاسە، ئۆفیسە، خانووە، مەسەلەن وتێلە، یعنی بە پێی شوێنەکان و فەنکشنی بیناکان و احتیاجاتی خەڵکەکە دیزاینەکان جیاوازە و اینجا بە پێی کاتی ئیشکردنەکانیش جیاوازە. زۆر باشە. ئێستا بینی بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و ساڵ بە ساڵ ئەبینی داهێنانەکان زیاترە و لایتینی ژێکێکە لەو فاکتەرانەی کە زۆر گرنگی پێدرێ و چەندین کۆمپانیا کاری تیاکان. ئێستا گەرێمە لە باڵەخانەیەکی چەند نهۆمێکی زۆر گەورەیە چەندین ڕووناکی تیا بەکاراتووە، بەڵام لەوانەیە ئەو ڕووناکیە کارەبایەکی زۆر کەمی بووە، بڕە کارەبایەکی زۆر کەمی بێ. بەڵام لە ڕابردووە گەر لە ماڵەکانی خۆمانە دوو جۆر گڵۆپمانە بوو، شیریمان هەبوو یاخود لە گڵۆپە سوورەکانە، بەڵام ئەگەر لە 4-5 دانە زیاترمان هەڵکردایە ڕێژەیەکی کارەبای زۆرە ویست. ئێستا لەگەڵ ئەم هەموو پێشکەوتنانەیە کە چەندین جۆری لایتین هاتووە، چۆن ئەبێ دیزاین بکرێت لەگەڵ باڵەخانەکانە؟ طبعا قسەکانی تۆ بە تەواوەتی ڕاستە. لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیای عامە و هەروەها بیناشا و هەروەها لایف ستایلی خەڵکیشە، طبعا لایتینی ژێکە کە لەوانەیە کە لەگەڵ شتەکانی ترا پێش کەوتووە. بە تاکید وەکو پێشتر باسی کرد ئێمە لە لایتینە چەند جەنەرێشنێکمان هەیە، یعنی مەسەلەن بیدایەتی فێرست جەنەرێشن لایتینمان هەیە وەکوی جەنابە باسی کرد کە جاران بە 3-4 گڵۆپی ناو خانۆکانمان مەسەلەن لۆدێکی زۆرە چوە سەر کارەباکە یاخود تەحملی ناکرد. دواتر مەسەلەن سێکند جەنەرێشن هات کە لە ڕووی سەرفکردنی کیلۆواتی کارەباوە کەمتر بوو لەوەی پێشووتر. سێم جێنەرێشن کە زۆر بەمان لە لامان هینە لە لامان وازەحە، مەسەلەن هەمومان بیستمانە کە بە لید ناسراوە لە ناو خۆمانە، لایت ئیمیتد دایۆدە کە ئەوە لە هەمویان باشترە لە ئێستایا و زۆر بەکارێت و ڕێژێکی کەم کارەبا سەرفەکات و طبعاً هیتگەینیشی کەمە. مەسەلەن یەکێک لە شتەکان کە لە ناو بینایە کاتێک کە لایتێک لە ناو بینای ئیش پێکەین بە تایبەتی لە هاوینە گەرمی هەیە، لیدەکان هیتگەینیان کەمترە، کەواتە مەسەلەن لە دوو ڕۆ ئێمە ئیسفادەی لەکەین بۆ پاشەکەوتنی کارەبایەکێکیان لەوەیە کە خۆی واتی کەمترە، ڕووناکیشی زۆر زیاترە، برایتیشی زیاترە، واتە تیشکی ڕووناکیەکەی زیاترە و هەروەها هیتگەینیشی کەمترە کە ئێمە جارێکی تر ئەگەر هیتگەینی زۆر بێ پێویستمان پێ بێ مەسەلەن ئەبێت تەبرید و تەدفیە ئیش پێ بکەین بۆی فێنکی کەینەوە. کەواتە طبعاً زۆر پێشکەوتووە. اینجا ئێستا لە دنیاە لە لای خۆشمان و لە دنیاشا بیناکان مەسەلەن کە لایتینیان بۆ دیزاینەکرێ بە دیزایانی خاص بۆیانەکرێ، مەسەلەن شتە ستاندەرەکان با لێ بگەڕێن، بەڵام مەسەلەن بۆ بینایەکی تایبەت لایتینەکەشی بە تایبەت بۆ دیزاینەکرێ، یعنی شەریکەکە بە تایبەت
ئەو شوێنانی کە پێویستی بە زۆر لایتینە مەسەلەن سێ جۆر لایتینمان هەیە یەکێک لەوانە پێڵێن ئەمبیتد لایت دواتە مەسەلەن بۆ ڕووناکردنەوەی عامە شتێکی ترمانێ پێوترێت تاسک لایت ئەو تاسک لایتانە مەسەلەن بە تایبەت بۆ شوێنێکە ئەو شوێنێک ئەمانوێ مەسەن بۆ ئیشکردن بەکاری بێنین زۆرترین ڕووناکی خێنە سەر یا مەسەن لە خانوەکانە شوێنی ئۆفیسەکەی خۆمان لایتەکەی خێنە سەر بۆ خوێندنەوە یاخود مەسەن لە مەتبەخەکانە کاتێک ئیشی تیاکرێ هەستەکەین زۆر جار هەمانە مەسەن لەسەر کیچنەکان یا لەسەر تەباخەکە لایتێکی خاص هەیە بۆ ڕووناکی و مەسەلەنەوەی کە جوانتر بیبینی اینجا شتێکی کەمان هەیە پێوترێ ئاکسنت لایت ئاکسنت لایتەکان زیاتر هایلایتکردنی شوێنێکە بۆ ئێمە لە ناو بیناکان یا مەسەن لە مۆزەخانەکانە یا لە زۆر شوێنی تایبەتە پێویستمان بە لەوحەیەکە یا بە شتێکی تایبەتەمانێ هایلایتیکەین پیشانی خەڵکی بین ئەوە پێوترێ ئاکسنت لایت بەدەر لەوانەش خەڵکی خۆمان زۆر مەسەلەن بە تایبەتی لە شەرقی ئەوسەط و لە ناوچەی خۆمانە حەزی لە دیکۆرێتیڤە حەزی لە شتی جوانە دیکۆرێتیڤەکانیش بەکارێنێ بۆ جوانی و جەمالی باشە کاتە کاگرەژەم بەپێی قسەکانی بەڕێزت بێت چەند جۆرێکی جیاواز لە لایتین و ڕووناکی هەیە کاتە چەندە گرنگە بەپێی شوێنەکان بەپێی ئەو لۆکیشنەی کە تۆتەوێ لایتینی بۆ بکەیت ئەو جۆرە دیاریکراوە لە ڕووناکی بۆ هەڵبژێری ئەمە تا چەند گرنگە تەوان زۆر گرنگە ئەوەی پرسیارەکەی بیدایەتی خۆت کە پەیوەندی بە معماری و تەلارسازیەوە پەیوەندێکی زۆر گرنگی هەیە ئێمە وەکو مەسەلەن ئەندازیارانی تەلارسازی زۆر گرنگە کاتێک کە دیزاینەکەین مەسەلەن لایتین ئیهمال نەکەین بۆ ئاخیر کاتێک فنشینی هەموو بیناکەمان تاوکە لە ئاخیر ئاڵێن بەس لایت گڵۆ بەستنەکانی ماوەتاو یعنی گڵۆ بەستن بەس بەستنی نییە طبعاً بێ لە بیدایەتی دیزاینەکەەوە بیری لێ بکەینەوە چۆنەکرێ ئەتوانین بیر لە سێ فاکتەری ڕئیسی بکەینەوە بەپێی ئەم کاتێکی ئێستەیە یەکێک لەوانە پێڵێن ئەسێستیک لایانی جوانی ئەوە زۆر گرنگە بە تایبەتی بۆ بینا باڵەخانەکان دووەمیان ئەتوانین بڵین لایانی فانکشنەڵی یعنی تا چەندێک مەسەرەن ئەو لایتینی دانێم ئیسیفادەی لێکم مەسەرەن زۆر جار لە بەعزێک شوێنە لایتینم داناوە ئیشیشی پێکەم ئیسیفادەی لێ ناکەم بەس تاقە و ئینەرژی سەرفەکە لە بەعزێ شوێنی شاکە پێویستم پێێتی دامنە ناوە کاتە زۆر گرنگە ئەو شوێنەی کە ئیشی تیاکەم تا چەندێک فانکشنەڵە ینی ئەو لایتینەی کە بۆی دانێم ئیشم پێێتی فاکتەری سێمیان کە باسیەکەین مەسەلەن لایەنی فانکشنالیزم دوای ئەوە نوعێتی لایتینەکانە نوعێتەکانێتی مەسەلەن چ جۆرە لایتینێک لەم شوێنە دانین چ جۆرێک لەو شوێنەی تردانێ مەسەلەن ئێستا هەمانە جۆری جیاوازمانێ بۆ نمونە لینیەر لایتمان هەیە بۆ نمونە کۆڤ لایتمان هەیە بۆ نمونە تاسک لایتمان هەیە بۆ نمونە وەکو هەمانە مەسەرن ئەوانەی کە لای خۆیان پێڵێن سوورەیە مەسەن تێبڵ لامپەکانمانێ ئەمانە چۆن ڕەبتیانەکەینەوە بە دیزایانی سەرەکی بیناکەوە زایدەن بیرم نەچێتەوە مەسەلەن چۆن ئەمانە مەسەن بەش لە 150 ئیشەکە بن لە 150 ئیشەکەی تر ئەبێت لە ناچرەڵ لایتەوە من شت وەرگرم چونکە ناچرەڵ لایت زۆر زۆر گرنگە بۆ بیناکان لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی سەحیەوە لە ڕووی کۆمفۆرتەوە مەسەن لە ڕووی ڕاحەی ئینسانەوە زۆر جار مەسەن ئێمە لە بیئەیەک دانیشتوین ئەگەر دەرەوەمان ڤیوێکی دەرەوەمان لێ دیار بێ یەکسەر هەست بە ڕاحەتەکەین یەکسەر هەست بە کۆمفۆرتەکەین بەڵام بمان خەنە ڤیوێکی داخراوە مثلا لایت و بلاجیکتۆر و مجموعەیەک لایتی جیازیش دانێن بەقی ئەوە هەست بە ڕاحەت ناکەین کە پێویستمان بە کاگرەژەم بگومان ئەم ڕووناکیانە ڕەنگە هەریەکان و بە چەند ڕەنگێکی جیاواز بەردەست بێ بەڕای تۆ گونجاندنی ئەم ڕەنگانی کە تو هەڵێبژێری لەم لایتەیە ئەو هارمۆنیەتی کاڵێبژێری ئەمە تا چەندە گرنگە تا چەندەوا کات کە ئەو هەستەی کە تۆ باست کرد کەس بە پشتۆکی کەس بە ئیسراحەتەکەی لە کاتێکا کە ڤیوێکی جوانە بینی لە کاتێکا کاستەکە هیچ شوێنێکەوە لایتینەکانی زۆر هارمۆنیەتە زۆر گونجاندنی بۆ کراوە ئەمانە تا چەند گرنگە زۆر گرنگە پرسیارەکەی تۆ پرسیارێکی گشتیە من مەحاولاکەم سپێسیفیک مەسەڵەن بە وردەکاری جوابی پرسیارەکە و بەمەوە نەوعێتی هەڵبژاردننی لایتینەکان و ڕەنگەکان بەپێی باڵەخانەکانە گۆڕێ بۆ نمونە ئێمە پبلیک بیلدینمان هەیە یعنی باڵەخانەی گشتیمانێ بۆ نەوەکو خەستەخانەکان وەکو بینای مەکتەبەکان وەکو ڕەوزەکان مەسەلەن وەکو حەزانە وەکو شوێنانەی کە پبلیک بیلدینن یعنی بینای عامن هەموو کەس بەکارێنێ مەسەلەن لە خەستەخانەیەکە تۆ ناتوانانی زۆر تەنەوەعات لە ڕەنگا بکەی لەبەرەوەی کەسەکان نەخۆشن لایانی نەفسیان خراپە تۆ مەسەلەن ناتوانانی ڕەنگێکی سوور یا مەسەلەن زەرد یا ڕەنگێکی لەمانە بەکاربێنی خۆی نەخۆشە نەفسی تەواو نییە مەسەلەن ئەوانەی کە زۆر لە خەستەخانەکانە بەکاربێن ئەگەر دیقەتان نابێت ڕەنگی سپیە ئەو ڕەنگە کرا و برایتانەیە کە لەبەری نەخۆشەکە هەست سایکۆلۆژیان مرتاح بێ بەڵام
مثلەن لە شوێنێکی بۆ نمونە وەکو شوێنێکی سەقافی مثلەن وەکو شوێنێکی هوەری وەکو مۆزەخانەیەک ئەمانە توانین دەستمان کراوێتە نەوەعاد لە ڕەنگا بکەین چونکە شوێنەکە فەنیە یاخود شوێنێکی بۆ شوێنی ئۆکسترای میوزیک ئێمە توانین لەگەڵ سەوتی مۆسیقایەتە نەوەعاد لە ڕەنگا بکەین یاخود مەسەرەن لە ئاوتدۆرێکە لە شوێنێکی مەسەرەن لانسکەیپە یا لە پەبلیک پارکێکە ئێمە لەگەڵ مەسەرەن دارەکانمانە لەگەڵ نافورەکانمان ناتوانین تەنەوەعاد لە ڕەنگا بکەین دوای ئەوە بعضێک خەڵکیش هەیە لەسەر خواستی خۆی ئەتوانێت ڕەنگەکان هەڵبژێرە لە ناو ماڵەکانە اینجا هەر ڕەنگێکیش مەسەلەن شتێکمانەیە لە ئینگلیزیە ئەڵێ هەر ڕەنگێک کە هەڵیە بژێری کە سەیری ڕەنگەکەکەی فێڵین و ئاکتەکە ئەگۆڕێ بۆ ئەم ناگەر سەیری ڕەنگی زەردکەی لەگەڵ سپی و ڕەساسیە فەرقی زۆرە هەستەکەی ئەمە زیاتر ئینتەرتەینتینە زیاتر ئەکتیڤترە ئەمەتریان سیرەکەی زیاتر فۆرماڵترە کەواتە بەپێی شوێن و مەکانەکان و ئەو شوێنی کە دیزاینەکەی ئەبێ ڕەنگەکان جیاز زۆر باشای خاڵێکی تر زۆر گرنگە کە لەوانەیە هاوڵاتیان لەسەر داواکاری خۆیان لەسەرەوەی کە بینایەکی جوانی ئەوێ دروستیکەیت و دیزاینیکەی بەپێی شەکەی بەڕێستان ئەوێ ئەو ڕووناکێشی کە لە ماڵەکەیە سەلامەتی هەبێت یعنی بۆ نمونە تۆ ئێستا لە زۆربەی باڵەخانەکانە بە تایبەتی لە ماڵەکانە شوێنی دەرەوەیان هەیە مەلەوانگایان هەیە یاخود لە ژوورەکانە ئێمە لە کۆنا وایرەکان بە دیوارەکانەوە بوو بەڵام ئێستا پێشکەوتووە ینی تۆ هیچ گوارێکیش نبینی و ڕووناکیش هەیە لە ماڵەکە تا چەند لە ڕووی دیزاین و ئەمە گرنگە گرنگی پێ بدرێت چکە دوجار ئەگەر زۆر پرسیارە بێڵێ بۆ مناڵی ورد بۆی دەسی بەری نەکرێت طبعا ڕاستەکە یەکێک لە کۆنا یا لە ئێستا لە زۆر سیرەکی لە زۆر ڕوودا و ئەکسیدنتە زۆر جار کە شوێنێکە سووتێ یاش مەسەلەن بازارێکە سووتێڵە پەیوەندی بە کارەباکەوە هەیە شۆرتی کارەباوەیە طبعا لە ئێستا ئەوانە زۆر معالەجە کراوە بە تایبەتی لەم تەکنەلۆژیای تازەیە زۆر معالەجە کراوە زائیدەن من شتێک خاڵێکم لەبیر چوو لە ئێستا چۆن سیستەمی سمارت بۆ هەموو شتێک هەیە سیستەمی سمارت بۆ کارەباش هەیە یعنی تۆ توانی کۆنتترۆلی هەموو ماڵەکەت هەموو باڵەخانەکەت هەموو شتێک بە مۆبایلەکەت بکەی بە وایفایەوە ڕەبتە زۆر جار ئێمە دوورکەوتوینەتەوە لە شوێنێک بۆ شوێنێک بیرمان کەوتێتەوە ئاتۆ بڵێ گڵۆپەکانمان کوژان دەبێتەوە یا کارەباکە یا تەباخەکە یا مەسەلەن ئەوانەی بە کارەبایی شەکە مایکرۆیڤەکە ئێستا ئەوەش ئاسان بووە مەسەلەن مۆداکان نزیک بوونەتەوە هەر لە ناو سیارەکە تا لە ناو شوێنەکە ئەتوانی هەموو شتەکان بکوژێنیتەوە ئەتوانی ئەوانەی پێویستە پێی نییە بیان کوژێنیتەوە ئەتوانی کە چوویتە شوێنێکەوە اینجا شوێنەکە دابگرسێ کە هاتیتە دەرەوە شوێنەکە کوژێتەوە کەواتە وەکوتم تەکنۆلۆژیا پێشکەوتووە سیستەمی تەوزیعکردنی لایتین و کارەبا و دیزاینەکانیش بە تەواوەتی لەگەڵ تەکنۆلۆژیا پێشکەوتووە یعنی ئەکەوێتەوە سەر خواستی ئەو کەسەی مەسەلەن چەندێک ئیمکانێتی هەیە ئەتوانێت سیفتی لە ماڵەکەی دابینکە بەپێی ئیمکانێت و مادیەن تەبعانەوانە هەمووی هەرێکێک لەوانە کولفەیە لەسەری بەڵام لە هەمان کات شا سیڤە یعنی زۆر باشە زۆر کات کەسێکمان نییە گەر نەچووبیتە چیتێک بۆ نمونە شوێنێکە کە زۆربەی کەس باخ و شوێنی حەوانەوەی خۆی تا دروست کردو بەڵام زۆر شوێن هەیە سەرنجت ڕایکێشێ یعنی زیاد لە پێویست ڕووناشی دانراوە یعنی ئەمە لەوانەیە زیادە ڕۆی بێ لەوانەیە جوانکاریش نەبێ بۆ بیناکەت تا چەند گرنگە بەپێی دیزاینی خانۆکەت ئەمەنەش ڕووناکی پێویست دابنێ چکە پێویست ناکاتەوە هەمووی بکەی بە چراخان تەوان زۆر گرنگە لە خاڵی پێشوە بزانم باسم کردوتم سێ فاکتەرمان یەکێکیان جوانی یەکێکیان فانکشناڵ یەکێکیان پێوترێ ئیفیشنسی ئێستا لە دنیا لایەنی ئیفیشنسی زۆر گرنگی پێدرێ لە دیزاینەکانە بە تایبەتیش لە دیزاینی بیناکانە و هەروەها ئێمە باسی لایتی نەکەینە سەتەوەرەکەمان لە لایتینیشا بۆ ناگەر سێری مەعمارە گەورەکان بکەین کە مەشهورن لە دنیاە پێشتر مەسەلەن فۆرمێکی جوانی بینایە نەکرد کولفێکی زۆریان سەرفە کرد بۆی بیناکەیان دەرکەوێت بەڵام ئێستا چالنجێکی تر هاتوۆتە پێشەوە نەخێر بێجگە لە فۆرمە جوانێکە بێجگە لە دیزاینەکە تۆ پێویستە کەمترین تاقە سەرف بکەی کەمترین کاربۆن فوتپرینت بیت بەژینگە یعنی مەسەلەن کەمترین هەر شتێک کە ئێمە دروستیەکەین یا بۆمانیت ئەمانە کاربۆنی تیا سەرف کراوە تاقەی تیا سەرف کراوە کە بۆمانێت کەواتە ڕووناکیش لەبەروی تاقەکەی ئێمە لە کوردستانە زۆربەی لەسەر فیول گازە یعنی لە هینەوە بەرهەمیە لە پاوەرپلانتی گازەوە بەرهەمیە کەمتر لە ڕێگەی هایدرۆ پاوەروانەوە بەرهەمیە کەواتە هەر گڵۆپێک لە گڵۆپەکان لەولاوە مجموعەیە کاربۆن و گازی کردو بەژینگەیە مهمە دیزاینەر بڕیار بە هەرچەنە خواستی خەڵکەکە تا ڕادەیەکی زۆر ئێمە پێویستمان بە واعی خەڵکەکەیە خەڵک واعی بکەینەوە کە کارەبا کەمتر بەکاربێنێ زایدەن دیزاینەرەکەش ضرورە وا لە خەڵکەکە بکە وا لە کەستەمەرەکە بکە لە کلایەنتەکە بکە کە مەسەلەن بڵێ من ئەتوانم بە دووسێ گڵۆپی جوان ئەم شوێنەوە بۆ ڕووناکەمەوە هەم لە ڕووی کولفەوە کەمتر سەرفەکەی هەم لە ڕووی کارەباشەوە کەمتر سەرفەکەی کەواتە بەشێکی ئیشی ئێمەیە بەشێکی واعی خەڵکەکەیە
کە کەمی کاتەوە. باشە کاگڕژەن بەڕای بۆ نمونە ئەم لایتین و ڕووناکیی کە دائەندێ گرنگە لە ناو باڵەخانە و بیناکانە هەبێ یاخود لە ڕووکەشی بینا و باڵەخانەکانی شار لایتین ڕۆڵی کاریگەری خۆیە بینێ لە کامێنە بە گرنگتریە زانن ئێوە لە هەردووکە طبعا لە هەردووکە بە پارالەل ڕەنگە زۆر کەسەیە بۆ شازە بیرکاتەوە بڵێ کێشەم لە دەرەوە نیە دەرەوە هەرچۆنێکە بە تایبەت بۆ ماڵەکان بڵێ گرنگ ئەوەیە ناو ماڵەکەم ڕووناکیێکی باشی هەبێ کاتچمە ناو ماڵەکەەوە هەز بە مرتاحی و بە ئارامی بکەم زۆر گرنگی بە دەرەوەی خانۆکەی نایە ڕاستەکەی خۆی زۆر کەسێ گرنگی بە ناوەژ نایە بە دەرەوەی نایە بەڵام بە تاکید هەردوو لاکەی گرنگە بەس ئێمە چۆن بەکاریەهێنین یعنی من مەسەلەن ئێستا ئێمە ئەگەر لە ماڵێک بهێنینەوە بە نمونە مەسەلەن ژووری دانیشتن ژووری مەطبەخ ژووری نووسن مەسەلەن ئۆفیسێک بۆ ئیشکردن نازام لە ماڵەکانە هەیە یاخود چوزان مکۆف ئەوانەی تر مەسبەحی تیا چیتیا ماڵە جیازەکان هەر یەکێک لە شتەکان پێویستی بە لایتینێکی جیازە مەسەلەن لیڤین ڕووم تایە دانیشی پێویستی بە ڕووناکێکی جوانە پێویستی بە ڕاحەتەوانە باشە بەڵامترین ڕنگ بۆ ژووری میوانۆکو خۆت باسی لێواکەی لیڤین ڕوون پێویستە کات چ ڕەنگێک بێت خۆی ئەو پرسیارەکەێتەوە سەر هەڵبژاردننی کەسەکە یەکەم شت لە دیزاینا کاتێک کە دیزاین بۆ کەسێکە کێڵی تۆ حەزی لە چێ ینی تۆ دیزاین بۆ ئەوە کە ئەبێ حەزی ئەو وەرگری بەڵام ئەگەر سەیری کەین بەعام مەسەلەن بەعام سەیری کوردستان بکەین یاخود سەیری دەرەوە بکەین کوردستان مەسەلەن زیاتر برایت لایت بەکارێنن یعنی لایتینێک شەوقی زۆری هەبێ و کز نەبێت یعنی کەمتر تاریک بێ ئەو بۆی ئەوەی تر تەواوکەم یعنی مەسەن لە لیڤین ڕوومێکا تۆ پێویستی بە ڕووناکێکی زیاترە بەڵام لە ژوورێکی خەوتنا تۆ بۆ خەو بەکارێنی زۆر جار ئێمە سیرەکەی لیڤین ڕوومەکانمان لەگەڵ ژووری خەوەکانمان تەوزیعی لایتینەکەی هەروەکو یەکە لە سەقفایە کاتێ منە خەوم سەیری سەرەوەکەم ناتوانم لای دیش پێ بکەم لەبەرەوەی ڕووناکە ڕێکە یا لە چاوم کاتە تەوزیعکردن و شێواز و فانکشن و بەپی شوێنەکان لایتینەکانیش ئەبێ جیاواز بێ و هەڵبژاردنیشی جیاواز زۆر کات لە دیزایانی بیناسازیە ڕووناکی واکە کە دیکۆریشت بۆ دروستکات یعنی زۆر لەوەی کە ئێمە کۆمەڵی ڕەنگی گەرممان هەیە کۆمەڵە ڕەنگی ساردیشمان هەیە تا چەند ئەو ڕنگانە پەیوەستە بەلایانی دەرونی ینی زۆر جار کاچیتە شوێنێکەوە ژوورێکی میوانە توێ دانیشی چەند کاتێک بۆ خۆت بە بێدەنگی ڕەنگەکانی شاوکاری تۆن بۆی کە بتوانانی کە دو ئارام کاتەوە تا چەند ئێوە لە دیزانەکان تا نامەرە بەکارێن بە تاکید کاریگەری دەرونی زۆر زۆرە لەبەرەوەی خۆی ئێمە زۆر جار دیوارێکمان هەیە مەسەلەن سپیسێکمانەیە ڕەنگەکەی هەمووی سپیە بەڵام ئێمە ئەگەر بمانەوە زۆر جار تەنەوعاتی تیا بکەین ئەگەر دیزاینەر مەسەن بیری لێ بکاتەوە زۆر جار پێویست ناکات پەینتی دیوارەکە بکە یەک لایتینی تەنەوعاتی جیازی تیا بەکارێنێ بە تاکید زۆر زەرورە لە رووی سایکۆلۆژیەوە اینجا ئێستا نەوعێکی تر لە لایتین دروست بووە مەسەلەن ڕیمۆتە مەسەلەن ئەتوانی خۆت بەپێی مەزاجی خۆت نەوعێتی لایتینەکانە گۆڕی زۆر جار مەسەلەن هیلاکی پێویستی و بە لایتینێکی کزە ئەتوانی خۆت یەکسەر لایتینەکە چەند کەڵەرێکی جیاوازە ئەتوانی کەڵەرەکان بگۆڕی وەکو جاران نەماوە ئێستا تەکنۆلۆژیا پێشکەوتووە ئەو احتیاجاتانی تۆ ئەتەوەکوتم یاخود ئەو دیزاینەی کە خۆت ئەتەوێ یاخود مەسەلەن بە پێ و ئیشەی کە تۆ ئەیکەی لەو شوێنەیە ئەتوانی نەوعێتی لایتینەکان هەڵبژێریت و ئۆردەریکەی باشە کاگڕژەن بەڕای تۆکو ئەندازیارێکی تەلارسازی هاوڵاتیان تا چەند خواستیان لەسەر ڕووناکیە تا چەند گرنگی بە دانانی ڕووناکیان بۆ ماڵەکانیان بۆ باڵەخانەکانیان من وەکو خیبرەی خۆم وەکو ئەکسپیرێنسی خۆم هاوڵاتیان کەمتر احتیمامی پێیان چونکە ئەگەر باسی مەسەلەن باسی پرۆسیجەری دروستکردنی بیناکە بکەین لە بیدایەتەوە هەتا ئەگاتە لایتین هاوڵاتیەکە مەسەلەن کە گەیشتۆتە لایتین پارەیەکی وای پێ نەماوە احتیمامێکی وا بە لایتین چونکە سەیرەکەی لە دوایی ئاڵێ وەڵایی من ئەوە ناتوانم مەسەن ئەو سیستەمەی کە هەیە زۆر گرانی تێچێ من ئەو پارەیەم پێ نەماوە ئێستا بەڵام لە زۆربەی ئەو بینا ئەو باڵەخانانەی مەسەلەن لە ئۆفیس بڵدینەکانە لە مەسەلەن لە شوقە سەکەنیەکانە کە ئێستا لە بیدایەتەوە تا ئاخیر پلانی هەموو شتەکانی بۆ دانراوە یاخود لە دروستکردنی خستەخانەیەکە مەکتەبێکە لە بیدایەتەوە بە تاکید هاوڵاتیان یا مەسەن ساحێبەکە پرایڤت سێکتەرەکە بێ یا پەبلیک سێکتەرەکە بێ دیزاینی بۆ لایتینەکە کردووە بە پێی شوێنی لایتینەکان هەڵبژاردننی کردووە یعنی ئەتوانم بڵێن 50 بە 50 باشە تۆ تا چەند بۆن ڕێنمایی ئەو کەسانەکەی کە ئیترەگەنە کۆتایی دروستکردنی بینا و باڵەخانەکانیان پێیان بڵێ ئەم لایتینە ئەم سیستمی لایتینە بۆم شوێنی تۆ گونجاوە تا چەند بە قسەی تۆکەن یا زۆر کات گرنگی بەخواست لە بیدایەت من وەکو خۆم بە خەڵکەڵێ خۆشی ئەو دیزاینەرەکانی کەش ئەبێ بە خەڵک بڵێن چونکە تۆ لە بیدایەتە تۆ تەوزیعی لایتین بە ناو بیناکانەکەی شتەکان بە دفنیە چێتە ناو دیوار و سەقف و عەرزەکانەوە
کاتە تۆ لە بیدایەتەوە ئەبێ دیزاینەکەی بیتێ یعنی لە بیدایەتەوە بەرچاوی ڕوونکەی کە تۆ ئەم ژوورەت مثلەن ڤیژوەڵایزەکەی وا دەرەچێت کە تاو یعنی فنشینەکەی تاو بوو وا دەرەچێت ئێستش تقریبان ئێمە وردە وردە پێش کەوتوین خەڵکەکە وعەیەکی وای بۆ دروست بووە کە پارە ئەیا بە دیزاین پارە ئەیا بۆ خەڵکانەی دیزاین ئەکەن حەزەکە بزانێ بیناکەی لە ئاخیرا چۆن دەرەچێت کاتە لە بیدایەتەوە پێویست دەکا دیزاینکەی بۆی کە لە دوای فنشین ئەو شوێنانەی کە دامان ناوە ئەو وەکووتم شوێنمان هەیە تاسک لایتە شوێنمان هەیە ئەمانوێ هایلایتی کەین شوێنمان هەیە ئەمانوێ هەمووی ڕووناکەینەوە شوێنمانەیە ئەمانوێ نانی لەسەر بخۆین مەسەلەن پێویستمان بە ڕووناکێکی فۆکەسە لەسەری کەواتە لە بیدایەتەوە زۆر زەرورە پێویستە خەڵکیش مەسەلەن زیاتر بیر لە بەکارهێنانی کەمترین لایت بکاتەوە زۆرترین ڕووناکی بکاتەوە زۆرترین پێویستی خۆی بکاتەوە مەسەلەن ئەو سێنسەرانە بەکاربێنێ کاتێک لە سپیسێکە چێتە دەرەوە خۆی بکوژێتەوە خۆی وەعی بکاتەوە یعنی وردە وردە ئێمە ژینگەکەمان خراپە بێت تاقەکەمان کەمە ئەمان ئەبێت چاکی بکەین ئێمە نابێت تاقە دروستکەین ئێمە ئەبێ لە بەکارهێنانە معالەجی بکەین یعنی هەتا تاقە دروست بکەین و بینا هەر دروست بکەین هەر تاقە بەشمان ناکە بەڵام ئەبێت سەبەبەکەی بدۆزینەوە بزانین ئەم تاقەیە بۆ ئەڕوا لە بەکارهێنانە کەمیکەینەوە زۆر باشە بابەتی کە هەیە زۆر گرنگە هەم پەیوەستە بە تەلارسازیەوە هەم پەیوەستیشە بە ڕووناچیەوە کە ئێمە باسی ڕووناچیەکەین و باسی وزاکەین بۆ زۆر جار بەکارهێنانی وزە وزەیەکی زۆر ئەڕوات بەڵام زۆر جاریش پێویستە ئێمە وزەیەک وەربگرین ئێمە چانسێکیشمانەیە کە ئێمە وزەی خۆرمان بەدەستەوە ئێستا بینی لەگەڵ دروستکردنی باڵەخانەکانە چەندین ئامێری پێشکەوتواتووە کە تۆ پێویستە بە کەرتی گشتی نیە خو کەرتی تایبەت نییە تۆ لە باڵەکەی خۆتەوە لە سەربانی خۆت هاتانی وزە بەرەم بێنیت و واوی کە لە پێشتریشە باسمان کرێ ئێستا زۆرینەی ڕووناچیەکان بۆتە لیت یعنی کەمترین کارە ئەتوانێت بەدەهی بیەوێت سەرفیکە تا چەند ئەمە ئێوە وەکو تەلارسازی کاری لەسەرەکەن زۆر گرنگە کاری لەسەر بکرێ من وەکو خۆم کاری لەسەرەکەم لەبەری تۆزێک پەیوەندی بە اختصاسەکەمەوە هەیە ئەگەر ئێمە ئەو قسانەی تۆ کرده لەم دقەی ئێستای خۆمانە سەیری بکەین سیرەکەین ئێمە ڕۆژانە لە سەعات چەندەوە بۆ چەند ڕووناکە دەرەوە یعنی تیشکی خۆرمان هەیە دەیلایتمان زۆر زۆرەوانە زیاتر لە 12 ساعت دەیلایتمان هەیە کاتە ئێمە 12 ساعتە پێویستمان بە بەکارهێنانی کارەبا نییە ئەی چۆن بەکاری بێنین تیشکی خۆرەکە کاتە ئێمە پێویستمان بە دەرچەیەکە تیشکی خۆرەکە بێتە بیناکانمانەوە چەند دەرچەیەکمانەیە کاتە یا ویندۆسمانەیە یاخود ئەبێ سکایلایتمان هەبێ کاتە چۆن ئێمە لە دیزاینەکانە بەحاولە بکەین زۆرترین تیشکی خۆر بێتە ناوەوە بەڵام ئەبێ ئەوشمان بیر نەچێت لە هاوی نالەوانەیە ئەو تیشکی خۆرەکەیەتە ناوە سپیسەکە گەرمکە کاتە ئەمە ئەوانەی کە دیزاینەرن بە شێوەیەکی دقیق ئەبێ بیری لێ بکەنەوە چۆن لە هاوینە کەمترین تیشک بێتە ناو زۆرترین ڕووناکی لە زستانە زۆرترین گەرمی و ڕووناکی بێتە ناوەوە کاتە ئێمە زۆر گرنگەوەکو خۆدوتە زۆرترین تیشکی خۆرمان هەیە جەوێکی زۆر باشمانەیە گەر مقارنەیەکەین بە وڵاتانی ئەوروپی و ئەو وڵاتانی کە کەمترین تیشکی خۆریان هەیە زۆر گرنگە ئێمە ئیسفادە لەو ڕووناکیە بکەین وەکو لایت و هەروەها وەکو زەش مەسەلەن زۆر جار ئێمە مەسەلەن تیشکی خۆرمان نییە هەورمان هەیە بەڵام وەکو وزە توانین لەسەرەوە سۆلار دانین لە ژێرەوە بێنەوە بە ڕووناکی کاتە ئەمانە هەمووی مەسەلەن یەک پاکێت سیستەمێکە کاتێک کە دیزاینەر بیری لێ کاتەوە ئەبێ بیر لە هەمووی بکاتەوە لە ئێستاشە کۆنسپتی زیرۆ ئینەرژی بیلدین هەیە لە دنیا مەسەلەن چۆن بینایەک دروستکەی تاقە لە دەرەوە هیچ وەرنەگرێ خۆی هەموو شتێک بۆ خۆی دابینکە زۆر جار پلاسیشمان هەیە یعنی زیاتر لەوەش دابینەکە کە خۆی پێویستی پێێتی ئەیاتەوە بە دەرەوە کاتە ئەو کۆنسپتە زۆر گرنگە زۆر باشە کاگڕێژان بە شێوازێکی گشتی چەندە گرنگە ناوبەناو سیانەی ڕووناکیەکانیش بکەیتەوە لە کاتێکا کابینی ماڵێک دروستەکرێت تازە یاخود بینایەکی نوێ دروستەکرێت لە سەرەتایە شکل و شێوازێکی زۆر جوانی هەیە بە حکمەوەی هەموو لایتنگەکانی هەموو ڕووناکیەکانی زۆر بە باشی ئیشەکە بەڵام ئیتر لە دوای تێپەڕبوونی کات ئەبینی بەشێک لە ڕووناکیەکان لە ئیشەکەوێت لە کارەکەوێت ئەو کەسەر ئاوا پشتگوێ خات و بۆ نمونە ئاوا کاروبارەکانی بەڕێیە کاتە لەو بیناو باڵەخانەیە بەڕای تۆ چەندە گرنگە ناوبەناو سیانەی لایتینی بیناکانیش بکرێتەوە بەتاکید یەکێک لەو پرۆسسەکانی دیزاین کاتێک کە دیزاینەر بیری لێ کاتەوە یەکێک لە نقطەکانی پێڵەن مێنتێنانس سیانە لایەنی سیانەکردنی نەک هەر لە لایتینە بەداخۆ لە زۆربەی بیناکانە کە ئێمە هەمانە لایەنی سیانە تۆزی ئیهمال کراوە ینی بەتەنیا لایەنی سیانە مەسەن لە ئیناریانە زۆر جار دەرەوەی باڵەخانەکان سیرەکەی چەند شوقەیەکی سەکەنی 15 ساڵ 10 ساڵ مودەیە کە دروست کراوە لە دەرەوە هەمووی ناشرین بووە
لە ناو هەر مەسەر ماڵەکان دەستیان پێوێتی بەڵام لە دەرەوە لایەنی ئینڤایرۆمنتەکەی ناشرین کردووە زۆر گرنگە لایەنی سیانە لێک بدرێتەوە اینجا کەمترین سیانەت پێویست بێ زۆر گرنگە یعنی لەبەری سیانە کولفەیە بیر لە کەمترین سیانە ئەکەینەوە ئێستا ئەو سیستەمەی کە LED کە باسیەکەین کەمترین سیانەی پێویستە بە تاکید هەموو شتێکیش تەمەنی هەیە تەمەنی لایتینیش مەحدودە کە گەشتە تەمەنێکی دیاریکرا و شەریکەی دروستی کردو پێویستی بە گۆڕین هەیە بەڵام گرنگە کەمترین کولفەیت یاسەرف بکەین کەمترین سیانە و پارە لەو شوێنە یاسەرف بکەین کە دیزاینمان زۆر باشە دەست خۆش بە کاکەشان سپاس بۆ پاویزانێرەکانە سپاس بۆ ئامادەبوونە